ئێرە حاجی ئۆمەرانە جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان زستانی بە بەفربارین تێدەپەڕێت. لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوو بەردەوام لێرە بەفرباری وە. ئەو شەپۆلە لەو کۆتایی بڵێن ئەو شەپۆلە بەهێزەی ناوچەی باڵەکایەتی گرتەوە توانن لە ماوەی 18 تا 19 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 4 مەتر بەفرباریوە. ئەوە شۆکارێکە گەر جیاوازەکەی تەماشا بکە لەگە ساڵی پار 4 مەتر و نیو بەفرباری بەڵام بەواوەی زیاتر لە 3 مانگ و 20 ڕۆژ جیاوازەکەیان 18 ڕۆژ و 3 مانگ و 20 ڕۆژ جیاوازەکەیان گەلێک زۆرە. حاجی ئۆمەران دیارێکەکە لە ناوچە ساردەکانی هەرێمی کوردستان بەفرێکی زۆری تیا دەبارێت. وەکە بینن لە ئێستادا ڕێژەی بەفربارین لە زۆر شوێنێک مەتر و نیوێکە لە هەندێک شوێن تا شوێن ڕێژەی بەفربارینی تیادا جیاوازە. سەرما و بەستەڵەکی حاجی ئۆمەران بە جۆرێکە ژیانکردن لەو ناحیەیە سەختە کەچی حکوومەت تەنها بەرمیلێک نەوتی بەسەر خانەوادەکانی ناحیەکەدا دابش کردووە. وەکو ناوچەکانی تر یەک بەرمیلتان وەرگرتووە و بەرمیل نەوتە کۆتایی پێ نەهاتووە. کار بە کۆتاییە ئەرێ وەڵا کۆتایی پێ هاتووە و پێویستم بەخوای بەدە بەرمیلیشە ئەگەر بیستێنین بەخوا 200 لیترەکە بەس بۆ سەماوارگە ڕاستی 200 لیترەکە بۆ ئەوی نییە بۆ سۆبەی هەر دەبێ وەچیا ئەوەی گوتی دەبێ بۆنی کەین و تەماشایکەین دەنا 200 لیتر بەخواگە بەس بۆ سەماری بەکاری دێنین دەنا پێت بڵێم نەود لە حاجی ئۆمەران ئێستا وەک تریاک لێ هاتووە دەنا حاجی ئۆمەران خوا قبوڵ دەکە حاجی ئۆمەران ئەو بەفرە و سەرمایە بێ حیسابی شارەکانی دیکەی بۆ بکەی 200 لیتر لایەقەت 400 لیتر دابایە. کۆڵانەکانی ئەم شارەدەیە زیاتر لە مەترێک بەفریان تایە و تەنها ڕێگای پیادە هەیە هاوڵاتیان بۆ کاری پێویست نەبێ بەهۆی سەرماوە ناتوانن لە ماڵەوە بێنە دەرەوە. یعنی هەرچی سیارە ناگاتە ماڵ ئەگەر ئەو گەراجان نەبن یعنی کابرا هاتووی پێ ناکرێت دەبێت سیار گرازی بەجێ بخۆ بە پێیان بچۆمە لەگەرا ناکرێت ئێستا زیاتر لە مەتری زیاتر تێدایە مەتر و 20 مەتر و 15 تێدا ئێستا کۆڵانەکان پاک ناکرێنەوە بۆنەوە ئەگەر کەمشتات بەس ئەگەر زۆر بکەی بەخوای ئەوانش بۆیان ناکرێت لە بەرۆی زەحمەتە دەرناچی. چەند ڕۆژە هاتوچۆی نێو ماڵان پەچ کەوتووە بە ئۆتۆمبیل تقریبا ئێستاش ئەگەر دەبڵ ئەکسل زنجیری بەستی دەردەچی ئەگە ناسیارێکی قەمەرە سیار بچوک دەرناچی لە مێژە یعنی دەوری 20 ڕۆژ مانگێک دەبێ سیار مرتۆ ماڵێ 15 ڕۆژ زیاترە. ماوەی 20 ڕۆژە بەفربارین لە ناحیەی حاجی ئۆمەران بەردەوامی هەیە بە ڕێژەی جیازیا وەکتی مەکانی بەفر ڕاماڵی ناماژەیان پێدا لە ماوەی ئەم ڕۆژانەدا 4 مەتر بەفریان ڕاماڵیوە. ناوچەکە کەشێکی زۆر ساردی هەیە و پلەکانی گەرما بۆ ژێر 0% دابەزیون. هاوڵاتیانی ناوچەکەش وەک ئاماژەی پێدەن پێویستی زۆریان بە سوتەمەنی هەیە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی حاجی ئۆمەران.